یەکەم بیری مرۆڤ بە ژێرەی ئەوەی کە تاوەکو ئێستا لێکۆڵینەوە بۆ کراوە زیندوگەراییە. ئەمەش تا ینی نزیکەی مرۆڤ دەتوانێت بڵێ سەدا 98 مێژووی مرۆڤایەتی لەو قۆناغەدا بەرجەستا بێت کە زیاتر قۆناغی چرخی بەردینی کۆن و چرخی بەردینی ناوەڕاستە، ینی بایۆلۆپتیک و مەزۆلۆتیک. لەو قۆناغەدا بۆ جار یەکەم مرۆڤ لە ئەنجامی کار و ئەزمون و کەڵەکەبوونی ئەزمون و بڵێن تۆماربوونی لە خانەکانی مێشکدا ئیتر لەو چوارچێوێدا جارێکتر ینی کار جوڵە بەردەوام جوڵەی بەردەوام و کاری بەردەوام وای کردووە کە بیر دروست بێ. ئیتر لەو چوارچێوەیەدا بۆ جار یەکەم سیستەمی فکری مرۆڤ دەبێت بە ئانیمیزم. دا بۆ خۆی مرۆڤ وا بیری کردوتەوە کە ئەو گردونە ینی لە تێڕوانینی ئانیمیزمدا ئەم گردونە هەمووی زیندووە بە گیان و بێگیانەوە بە هەموو ئەستێرە و بە هەرچی هەیە لە گردوندا ئەوەی کە مرۆڤ بینیوێتی یان بیستویەتی هەمووی زیندووە و هیچ شتێک نامرێ لە تێڕوانینی ئانیمیزمدا و لە هەرچی ئەگە بشمرێ جارێکتر لە وەرزێکی ترا زیندوو ئەبێتەوە کە زیاتر وەرزی بەهار و ئەمەیە. و لە هەمان کاتیشدا ئانیمیزم پێی وایە کە هەموو گردون یەک ڕۆحە، هەرچی هەیە لە پێک هاتەی گردوندا بە مرۆڤیشەوە هەر هەمووی ینی بەگیان لەبەر و درار و درەخت و گژ و جیاشەوە هەر هەمووی ئەستێرە و هەسارەکانیشەوە هەمووی بەشێک ینی ڕۆحی گشتی پێک دێنن، کەواتە ڕۆحی تایبەت هەر بوونەوەرێک ڕۆحی تایبەتی خۆی هەیە و لە هەمان کاتیشدا ڕۆحێکی گشتی هەیە. ئەمە تێڕوانینی بنچینەی ئانیمیزمە. ینی دەردا هەموو شتێک تایبەتمەندی ئانیمیزم ئەوەیە کە یەکەم هەموو گردون وەکو یەکێتیەکی بوون ئەبینێ، ینی وەکو بە لە زمانی تەسەووفە یان لە زمانی فەلسەفیا پێگوترێ یەکێتی بوون یان وەحدەی وجود. دووەم باوەڕی بە زیندووبوونەوەی هەموو ئەو شتانە هەیە کە ئەمرن یان بەمانە کشت و کاڵەکەی ئەنێژرێن یان ئەچێندرێن جارێکتر زیندوو ئەبنەوە. بۆیە ئەمە بە تێڕوانینی ئانیمیزم مرۆڤ بۆ خۆی ئەندامێکە لە کۆی گردون، ینی ئانیمیزم وا لە مرۆڤ ناکات کە بەسەر گردوندا زاڵ بێ یان هێزی گردون بە تەواتی بەدەست بێنێ و بەسەر ئێنە خۆی باڵەدەستکە. ئەمە لە ئانیمیزمان نییە. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە مرۆڤ تێڕوانینێکی ژینگەیانەیە، ینی ئانیمیزم تێڕوانینێکی ژینگەیانەیە و مرۆڤ لە سەرەتاوە دەرکی بەو ئیکۆسیستەمە کردووە کە لە گردونە لە گۆی زەویە هەیە. تا ئەو کاتە ینی ئانیمیزم کە بیری ئەساسی مرۆڤ بووە جۆرێک لە ینی تۆ بڵێ ناکۆکی لەگەڵ هینە لەگەڵ کۆی دەوروبەری ئەنی ژینگەی سروشتیە نەبووە. لە هەر لەو قۆناغەدا دوو خاڵی زۆر بنچینە دەردەکەوێت کە دەبێتە تایبەتمەندی ئەنیمیزم، ئەویش سحر و
بڵێن ئێمە پێڵێن عرافە ینی سەهر عرافە دەردەکەوێت لەم خاڵەدا کە لە ئەنیمیزما هەیە پێی ئەنی مرۆڤ ئەو کاتە پێی وا بووە کە گردون وەکو چۆن ڕۆحێکی گەورەیە ڕۆحێکی گشتیە بە هەمان کاتیشدا هێزێکی هەیە ئەو ڕۆحە هێزی هەیە چۆن بتوانێت ئەو هێزە بەرجەستە بکەیت یەک ئەمە کە ئەمە پێ دەگوترێ عرافە دووەم سحر سحریش ئەوەیە کە چۆن ینی مرۆڤ پێی وایە مرۆڤی ئەنیمیستی پێی وا بووە کە مرۆڤیش هێزێکی هەیە ینی هێزێکی ڕوحی هەیە چۆن بتوانێت ئەو هێزەی خۆی دەربڕێ لەگەڵ ئینی گردونە لە پەیوەندی لەگەڵ پێکاتەکانی تری گردونە لەگەڵ ئاژەڵەکانە لەگەڵ سروشت دار و گژ و جیاکاندا چۆن بتوانێت هێزی خۆی دەربڕێ بۆ ئەوانە ینی هێزی خۆی لە بەرامبەر ئەوانە دەربڕێ ئەمە پێ گوترێت سحر مسۆگەر یەکەم ئەنیمیزم یەکەمین بیرۆکەی ژینگەییە یعنی ئەگەر مرۆڤ بە وردی لە ئەنیمیزمە بکۆڵێتەوە تەواو بیرۆکەیەکی ژینگە پارێزیە ینی ئیکۆلۆژیە ینی هیچ بەریەکەوتنێکی نێگێتیفی نێوان مرۆڤ و سروشتە نێوان مرۆڤ و ژینگەی سروشتیە هیچ بەرکەوتنێکی نێگەتیفی لەگەڵان نییە بۆ مانای کە ینی لەبەر ئەوەی تێڕوانینی ئەو بۆ گردون و بۆ هەموو هەبوونەکانی سروشت زیندوگەرە یانێ زیندووە بۆیە زیندوو نابێ بکوژرێ نابێت لە ناو بردە نابێت ببردرێتەوە نابێت این بکرێ یعنی تا ئەو کاتەش مرۆڤ ینی لەو سەردەما زۆر کەم بڵێن کوشتنی ئاژەڵ هەبووە زیاتر بە کۆکردنەوەی بەرووبوومی گژ و جیایە ئین بووە یان ئەم گردونە هەمووی سروشتیە و هەمووی هەر یەکە و ژیرەکی سۆزداری خۆی هەیە کە ئێمە پێڵێن ڕۆح ینی ئەو بەرهەمی ینی بەرهەمی بەرهەمی چ کۆمەلگایەک بووە و لە چ جوگرافیەکدا لەدایک بووە مرۆڤ دەتوانێت بڵێ بەرهەمی ئەوەی کە تاوەکو ئێستا دەرکەوتووە بەرهەمی کۆمەلگایەکە لە زنجیرەچیای زاگرۆس ینی بڵێ میزۆپۆتامیای ئێستا زاگرۆس تۆڕۆس بەگشتی ئاوا بڵێن جوگرافیاکەی ئێرەیە لەو کاتەدا کۆمەلگا هێشتان بە تەواتی فۆرمیلێکی تەواوی وەرنەگرتووە ینی هێشتان کۆمەلگا لە قۆناغی ڕەوە مرۆڤدایە لە قۆناغی بڵێن چرخی بەردێنی کۆن و ناوەڕاستدا هێشتا مرۆڤ بە تەواتی نەبوو بە کۆمەلگای کە ئێستا ئێمە لی تێگەین لە قۆناغی چرخی بەردێنی نوێە نیۆلۆتیکدا ئەبێ بە کۆمەلگایەکی بۆ سیفەتێک کە ئێستا باسی دەیبینین. یعنی تاوەکو ئێستا دوو بەڵگەی زۆر گرنگ هەیە یەک ئەو ئاسەوار و شوێنەوارە ئەرکیۆلۆژیانەی کە تاوەکو ئێستا پشکنیان بۆ کراوە لێکۆڵنەوەیان لەسەرکراوە بە تایبەتی ئەشکەوتی بڵێن شانەدەر و ئەشکەوتی هەزارمێرد ئەمانە زۆر بەڕوونی ئەم بەڵگەیە نیشاندەن ئەو تەرمانەی کە لەوێ دۆزراوەتەوە ئەو گوڵانەی کە لەگەڵ تەرمەکانان نێژراوە شێوازی ناشتنەکەی یانی جۆرێک لە تۆرێن یان بڵێ مەراسیمی ناشتن و ئەمانە هەبووە کە پێیان وا بوو ئەو مرۆڤە کە ئەمرە جارێکتر زیندوو ئەبێتەوە یعنی ئەم مەسەلەی زیندووبوونەوە ئەوەیە خاڵی تریش ئێستا کۆمەلگای سروشتی ماون لە هەندێک شوێنی دنیاە لە برێن لە دارستانەکانی ئەمازۆن و لە هەندێک شوێنی ترە کە هێشتان بە فکری ئەنیمیزم ئەژین ئەنیمیزم دەبێت سەرەتا لەوە تێبگەن نە ئاینە نە فەلسەفەیە نە زانستە
بەڵام لەناو ئانیمیزمە توخمەکانی ئاین هەیە، توخمەکانی فەلسەفە هەیە، توخمەکانی زانست هەیە، توخمەکانی هونەریش هەیە. بنەماکانی ژیاری گوند و بیناسازی گوند چۆن بووە؟ لە ڕاستیدا لەبەرەوەی ئانیمیزم بۆ خۆی فەلسەفەیەکی دیالکتیکیە. دیالکتیکی بەو مانای هەموو بنەماکانی دیالکتیک کە ئێستا ئەیناسین لە ئانیمیزمدا هەیە. مرۆڤ ئەو کاتە لە ڕێگەی جادو و ئەفسونەوە، یعنی سحر و عەرافەوە هەڵسوکەوتی لەگەڵ هەموو پێکهاتەکانی گەردوون کردووە. بۆیە هەوڵی داوە هێزی گەردوون بەدەست بێنێ، لەما کاتیشدا بە هێزی سحریانەی خۆیەوە کە پێی وایە بۆ خۆشی هێزێکی هەیە، هەڵسوکەوتی لەگەڵ بیناسازی، لەگەڵ ئاواکردنی گوند و هەتا کشت و کاڵ و ئاژەڵداری و ماڵداری و ئەمانە کردووە. لەو ڕوانگەیەوە مرۆڤ دەتوانێت وەها بڵێ، ینی ئاواکردنی ژیاری گوند تەواو تێڕوانینێکی ئەنیمیستیانەی هەیە، بنەمایەکی ئەنیمیستیانەی هەیە کە پێی وایە ینی کەڵەکەکردنی چەند بەردێک لەسەر یەک بەسەریەکەوە و کردنی بە خانوویەک یان کردنی بە ماڵێک بۆ خۆی بەدەستهێنانی سحری گەردوونە، بەدەستهێنانی هێزی گەردوونە. ئەوە هێزی لە ڕێگەی بەدەستهێنانی هێزی گەردوونەوە دەتوانێت خۆی بپارێزێ، نیشتەجێ ببێ. بۆ من هەموو ئەو کارستانەی کە بۆ ئاواکردنی گوند بەکاری هێناوە، هەموو ئەو سوودانەی کە لە زیندەوەرەکان و بوونەوەرەکان و دار و درەخت وەریگرتووە بە شێوەیەکی ئیکۆلۆژیانە سوودی لێ وەرگرتووە. بۆ منە دارێک کە شیم بووە نیان بڕیوەتەوە بۆی کە بێن خانووی بۆ بکە. ئەو دارانەی کە پێیان وابووە ئیتر ئێستا مردووە، زیندوێتەکەی لەوەدایە کە تۆ بەکاری بێنیتەوە لە خانوویەکدا، لە کەپرێکدا، لە ئینێکدا. بەم شێوەیە مرۆڤ دەتوانێت بڵێ بە تێڕوانینی دیالکتیکیانەی ئەنیمیستی ژیاری گوند ئاوا بووە و بیناسازیەکەی هەر هەمووی، یعنی تەنانەت ئاوەڕۆکەی ماڵیکردنی ئاژەڵ و گوند ئاواکردن هەمووی لەو ڕوانگەیەوە لێی نزیک بۆتەوە. تەنیا ئەو داهێنانەی کە لە قۆناغی ئانیمیزمە دەرکەوتووە بەر لە هەموو شتێک بەکارهێنانی ئاگر لە قۆناغی چرخی بەردینی ناوەڕاستە ئەتر ئاگرە دۆزێتەوە. بەدوایدا گەلێک ئینی سروشتی کردووە، ینی سروشتی جارێکتر بەکارهێناوە لە ڕێگەی وشکردنەوەی بەرووبووم، کوڵاندنی بەرووبووم، ئەمبارکردنی بەرووبووم، بەکارهێنانی کە بڵێن خوری و شیر و پێداویستەکە عینەکانی ئاژەڵ، هەموو ئەمانە مرۆڤ دەتوانێت بڵێ ینی زۆرە. تاوان بە جۆرەی ئەفسانەکان، ینی ئەو باس لە 104 داهێنانەکرێت، بەڵام بە تەسەووری من یانی زیاترە، زۆر زیاترە. یانی تۆ حساب کە مەسەن دروستکردنی جلوبەرگ، سوود وەرگرتن لە گژوجیا بۆ دەرمانسازی، ینی ئەوەی کە پێی گوترێت دەرمانسازی، ئاژەڵداری، ماڵداری، دروستکردنی کەلوپەلی پێداویستی خواردن و خۆراک. ئیتر تا ئەو ڕادەیە ینی زۆرینەی پێداویستەکانی ئەمڕۆ کە ئەیبینین ڕەگوڕیشەکەی بۆ قۆناغی چرخی بەردینی نوێ، ینی بڵێن نیۆلۆتیک ئەگەڕێتەوە کە هێشتان ئانیمیزم بە قورسایی خۆی لە فکری ئینسانیدا پێشکەوتووە. تاوان ئەو کاتە
بەدوای ئانیمیزمە دوو تێگەیشتنی تریش پێشەکەوێ یەکیان تەوتەمە دومیش پاگانیزمە پاگانیزم ینی بڵێن بتپەرستی پاگانیزم و تەوتەم کە هێدێدی لە قۆناغی چرخی بەردینی نوێشە پێشەکەوێت دواتر دەبێتە بنەمای ئەفسانە و بنەمای ئاینیش ئەمانیش ڕێگ و ڕیشەی ئانیمیزمیان تێدا هەیە بەو مانایە کە سیستەمی فکری مرۆڤ لە ئانیمیزمەوە هەیەدێدی هەنگاوی بەرەو پێشتر ئەنێ و دەتوانین بڵێن سەدان داهێنانی کە ئەمڕۆ هەمویان ئەو شتانێکی مەدەبین هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو قۆناغا یعنی ئەو کاتەی تر مرۆڤ لە ڕەوە مرۆڤ و ئەبێ بە کۆمەلگا ینی پرۆسەی کۆمەلگابوون پێشەکەوێ بە تەسەوڕی من یعنی یەکێک لەو شتانەی کە هونەر پێشەکەوێ هونەر لە میانەی تێگەیشتێکی ئەنیمیستانەوە پێشەکەوێ زیاتر کۆمەلگای بڵێن تیرە زاگرۆسیەکان کۆمەلگای سروشتی بەرەمێناوە ئەمەش زیاتر لە تەوەری ژندا بەڕێوەچووە خۆی مرۆڤ لە قۆناغی چرخی بەردینی نوێیە ئێتە دوایەوەی کە کۆمەلگا پێشەکەوێ کۆمەلگای سروشتی پێشەکەوێ فراوانە بێ و ئەزمون زیاتر پەیداکە بە تێڕوانێکی ژینگەیانە ئەنیمیستیانە دوو جەژن لەدایک دەبێ کە ئەمڕۆ ئێمە پێیان ئەڵێن جەژنی نەورۆز و جەژنی خەزان جەژنی نەورۆز لە یەکەم ڕۆژی بەهارەوە دەست پێکە جەژنی خەزانش لە پاییزەوە دەست پێکە هەردوو جەژن جەژنی ژینگەین چونکو ئیتر مرۆڤ گەیشتێتەوەی کە تێبگا وەرزەکان چین وەرزەکان کەی دەست پێکەن کەی کۆتایی پێدە شەو و ڕۆژ ئەم شتانە هەمووی ئیتر تێگا کاتێکە لە دایکبوونێکی نوێ و سەر لە نوێ هەموو سروشت ئەبوژێتەوە شینە بێتەوە ئەمە دەبێتە مایە کەیفخۆشی و دڵخۆشی و شایی و سەما سەمای ئەو کاتە سەمایەکی ڕتمەکەی زۆ خێرایە دڵخۆشی پێوە دیارە لەو قۆناغەدا دیاری زۆر پێشکەش کراوە ینی دیاری وەکو یەکەمین کولتوری ئالوگۆڕی کاڵا بەروبووم لە نەورۆزە پێشکەش کراوە وەکو خێروبێر و نیشانەی خێروبێر و زیندووبوونەوە و ژیانێکی نوێ بەڵام لە پاییزە لە جەژنی خەزانە کە زیاتر دواتر دەبێت بە میهرەجان ینی ئەمە زیاتر لەو قۆناغەدا خەریکی ئەمبارکردنی گەر و بەروبوومن وشکردنەوەی بەروبوومن کوڵاندنی ئەو بەروبوومانن کە بۆ زستان هەڵی دەگرن بۆ 6 مانگی زستان هەڵیدەگرن بەم شێوەیە سەمایەکی خاوە ڕتمەکەی خاوە پێستی ئاژەڵەکانیان بەکارهێناوە وەکو جۆرێک لە شانۆ ینی شانۆ ئیتر بە جۆرەی ئەو کاتە سەرەتای شانۆی برێن لە تراژیدیەکەی لە جەژنی خەزانەوە هاتووە بەڵام کۆمیدیەکەی کە برێن شانۆ کۆمیدیا و تراژیدیا کۆمیدیەکەی لە جەژنی نەورۆزەوە هاتووە تراژیدیاکەشی لە جەژنی خەزان
میزمە یعنی هۆکاری سەرەکی ئەوەیە کە عقلەتێکی نوێ لە نێو کۆمەلگادا پەیدا دەبێت کە عقلەتێکی پیاوسالاریە عقلەتی پیاسالاریش کە بنچینەکەی لەسەر ڕاو و شکار و بەکارهێنانی تونند و توێژی و فرتوفێڵ و تەڵەکە بازی و ئەمانە پێشەکەوێ لەوێوە ئیتر هێدێدی دابڕانێک ینی دیوارێک یاخود برێن ترازانێک لە نێوان ئانیمیزم و کۆمەلگاکاندا پەیدا دەبێت تەمان پیاوسالاری لەگەڵ خۆیان سیستەمێکی خوداوەندە هەموو ئەمانە لە بنچینەدا لە سیستەمی فکری ئانیمیزمە هەیە. ئانیمیزم ینی من دەتوانم بڵم تاوەکو ئێستا ماوە ئەژی سەر 7,000 ساڵ هێرشی پیاوسالاری و دەسەڵات خوازی و دەوڵەتگەرایی و ئەم سیستەما پاوانکار و سیستەمی کۆیلایەتی و هینا چونکە لە ئانیمیزمە مرۆڤ نابێ ینی نە مرۆڤ کۆیلەی سروشت بێت نە سروشت کۆیلەی مرۆڤە لە ئانیمیزمە ینی هاوسەنگێک هەیە بەیەکەوە ژیانێکێ بەڕوانینی من گەڕانەوە بۆ جەوهەر نە فکرەکە خۆیانی جەوهەری ئانیمیزم قوڵبوونەوە لە ئانیمیزم یعنی دەتوانین بڵێن ڕێگەیەکە بۆی جارێکتر بگەڕێنەوە بۆ فەلسەفەیەکی نوێی ژینگە پارێزی و فەلسەفەی ژینگەیی. هەڵبەت ئێمە ناتوانین جارێکتر بە هەمان فکری ئانیمیستی دەیان هەزار ساڵ یان حتا سەدا هەزار ساڵدا بژین بەڵام جەوهەرەکەی زۆر گرنگە. ئەمڕۆ لە فەلسەفەی ژینگەیی ڕێبەر ئاپۆدا مرۆڤ دەتوانێت بڵێ فەلسەفەیەکی ینی ژینگە پارێزی ئەنیمیستیە سوودێکی زۆری لە ئەنیمیزم وەرگرتو بۆ ئیکۆلۆژیا بۆ فەلسەفەی ئیکۆلۆژی ئەنی ئەو جوڵانەوەی کە ئەمڕۆ لە چوارچەوەی ئەم فەلسەفەیەدا دروست بووە هەموو گردون زیندووە بینێ هەموو گردون پەیوەندیەکی دیالکتیکی لە نێوان هەموو بووە هەبوونەکانی گردون هەیە ئیکۆسیستەمێک هەیە ئەمڕۆ
باشترین دەرەتانێک بۆ ڕزگاربوون لە هەموو ئەو کێشە و گرفتە ژینگەیانە فەلسەفەی ژینگە پارێزی ڕێبەر ئاپۆیە کە زۆر بە قوڵی و بەرفراوانی جارێکتر پێگەی ژینگە ینی ژینگە دەبێت بە تەوەر و مرۆڤ دەبێتە ئەندامێکی ژینگە نەک ببێت بە مەرکەزی هەموو شتێک ئەمڕۆ ئەوەی کە نوێنەتی فکری ژینگە پارێزیەکات ڕێبەر ئاپۆیە. یان تا چەند ئەتوانرێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا لەگەڵ ئەو هەموو کێشە و گرفتانەی کە هەیە چەندە ئەتوانرێت سوودی ئەم بەرین سوود لە ئانیمیزم وەربژیردێ. لە ڕاستیدا یەکەم بیرکردنەوەی مرۆڤ بیرکردنەوەیکی ئەنیمیستی بوو وەکو باسمان کرد دەکرێت ئەمڕۆ سوود لە بیرکردنەوەی ئەنیمیستی یان ئەنیمیزم وەربژیردرێ بەڵام دەبێت نوێ بکرێتەوە دەبێت بە لە هاوکات لەگەڵ هەموو پێشکەوتنە زانستی و فەلسەفی و فکرێکە مرۆڤایەتیدا بەدەستی هێناوە دەتوانرێت ئەمە متوربە بکرێ و فەلسەفەیەکی نوێی ژینگەی پێش بخرێ لەو چوارچەوەیەدا دەکرێت سوودێکی زۆر لە یەکەمین بیری مرۆڤی وەربژیرێت کە ئەنیمیزمە. بەم شێوەیە مرۆڤ دەتوانرێت ببێتە دەرەتانێک بۆ ڕزگاربوونی مرۆڤایەتی و گەردوون و سروشت لەو هەموو کێشە و گرفت و گێژاوەی کە تێکەوتووە.